وەڵی گەرمەکتاومانێناوە تۆ ئەو گەرمەکتاوەش خۆ بزانە چەند خۆشە. وڵای با من لێ خۆم گەرمەکتاوە ڕێک ماڵی ئەم سەرمایەیە. سڵاوتان لێ بێ. سڵاو لە جۆش قوربان. چۆن بۆ هاتن بۆ ئێرە سار نییە؟ وەڵاهی لە ماڵەوە بووین ئەتە بڕیارماننا لەگەڵ خوشک و براکانم و باوکموان وتماچین بۆ ئەزمەرمۆناوە بە فرەجەوێ گۆڕین و بڵێن بزانین جەو چۆنە و دەمێکە چاوەڕێم بەفرین سوپاس بۆ خوای گەورە حەمد و سەناکە باری و هاچین بۆ ئێرە ئێمەش ئێوە بە پاسی شاتوە هەرەوەڵا من هەر خۆم بڵێم پاسم پێ ئیتر چون بە دوای ئەوانی شاوانم هێنا و بەیادی سەردەمی جارانەوە هەرەوەڵا چۆنی ئەوە جواب نایتەوە چۆنە جەوەکەی؟ وەڵا زۆر خۆشە. خۆشە؟ زۆر خۆشە. چیتان هێناوە؟ وەڵی گەرمەکتاومانێناوە تۆ ئەو گەرمەکتاوەش خۆ بزانە چەند خۆشە. وڵای با من لێ خۆم گەرمەکتاوە ڕێک ماڵی ئەم سەرمایەیە. هەر ماڵی سەرمایە. یارەبێ ئەو دەسانەوە خۆش چی لێناوە؟ یاخوا ئافرەتە وەڵی تر خوشکەکەم لێناوە ئەو لێناوە. ئەرە وەڵا ئێستا بڵێم خۆم نەبوو. چیتان هەیە ئەمڕۆ چی لێنێن بێجگە لەمە؟ وەڵی خواردنی ئەمڕۆ بەم سەرمایە گەرمەکتاوە ترخێنەیە نۆکاوە قازە قەلە ئەو شتانە برنجی کوردی ئەو شتانە خۆشە خۆی لەم جەوەیە. دایجان چۆنی؟ باشی براکەم. سەرماکەی ئەڵێن سەرماکەی ساڵان نەماوە وایە؟ وەڵایی ماوە سپاس بۆخوا بەس جاران بەفرەباری زەلامی نوقمەکە وایە بەفرەباری زۆر بوو بەس ئێسش سپاس بۆخواوە 2 ساڵە ئەبارێ لە خوا بە زیابێ سپاس لە کەشی سەرمایە زیاتر چی لێنی بۆ ماڵەوە؟ وەڵا گەنمە کوتاو یا پراخ ترخێنە ئیتر سەر و پێ ئەم شتانە زیاتر ترخێنە حەزم لێتی هەموو شتەی تایە زۆری پێ ناچێت بۆ حازرکردن؟ وەڵایی تر ئەگە حەزی لێ بێ زۆر ئاسانە ئەبێ ئامادەکاریشکەیت و اینجا کە حەزر لە شتێک بێت زۆر گران نابێ بەدەستەوە بەس خۆشی نانیت یعنی خۆشاری وهەیە ساڵی جار دەمی لێ نین تا ئیساسیە جارم لێ ناوە خوانەی بڕێ ئارەوەڵا ماشەڵڵا و لێ بێ یاخوا سەلامەت بە قوربانە بم دایکمان نەماوە ئەمە لە جێی دایکمانە دەیخوا لە یەکتان خواردنانە عیدی ئەوە هەموو جارەما حەزرەکە وەڵێ با بڕۆین خوا لە یەکتان نەکا و هەر نەمە درێژ بن یاخوا سەلامەت